بەڕاستی ئەم کچی من لەگەڵ کەسا ڕێ ناکەوێت دڵی هەموو هاوڕەکانی لە خۆی عاجز کردووە بەردەوام بە تەنیایە لە ماڵەوە یعنی وای لێ هاتووە یعنی خۆشی لەو وەزعە بێزارە و بەردەوام ئەگری لە ماڵەوە دەسەکا بەگریان. بۆچی زاداخان بۆ کچی من بێتاقەتۆر من نازانم بۆچی کەس حەز بە هاوڕێیەتیم ناکەن ئەوان بە منەڵێن تۆ بەخیلی و حەسوودی بە ئێمە ئەبەی بەڵام وانە بە پێچەوانەوە ئەوان حەسوودی بن حەز ناکەن من هیچم هەبێ و بەردەوام دوعام لێکەم ئیتر نازانم من چیان لێ بکەم. کچەکەم کەی وایە وەڵی ئەوان تۆیان زۆر خۆشەوێ دکتۆریان ئەم لەگەڵ کچەکانی تریشم لەگەڵ خوشکەکانیشیان خراپە یعنی لەگەڵ ئەوانیشا وەرە تۆ لەگەڵ خوشکی خۆش تا ڕێ نەکەوی لەگەڵ کچە پول لەگەڵ کچە مام لەگەڵ دراوسەکانە یعنی نازانم یعنی قابلە ئەم هەمووی خراپن و بەستۆ باش بیت. لێ یەکێ نییە و دوو نییە کچی من نعفو بۆ ڕوونکەمەوە ئینسان ئەگەر بێت و لەگەڵ کۆمەڵی خەڵکە قساکە ئەگەر یەکێ دوانیان سیانیان کێشەی هەبێ لەگەڵ یا لەوانەیە تێنەگەیشتنە بۆ چوونی جیاوازە بەڵام خوشکێکێ دوانێ سیانێ کچەپورێکێ دوانی دراوسەیەکە هاوڕەکانە معقولە هەر هەمیان ڕقیان لە تۆ بێ معقولە هەر هەمیان هەڵە بن تەنیا خۆت ڕازبی ینی هەز ناکەی کێشەکە لای تۆیە. بڵێ تۆ ئاگاد لێ نییە لای لە بەرچاوی ئێوە باشن بەڵام کە ئێوە لێنە بن هەزار قسەم پێ ئەڵێن ئێوە هەموو بەس ئەوانتان خۆشەوێ منتان خۆش ناوێ اینجا پێم ئەڵێن هەر تۆ حەسوودی و بەخیلی بە ئێمە بیت تێ منیش نازانم وەڵی بەس واژ نییە ئەمەوەست دایکە ئاگای لێ نییەکە خوشەکانت چیەکەن بەرامبەرە ینی دایکە ئاگای لە وەزە نییە. وەڵی دکتۆریان وانە من ئاگام لێیانە یعنی وەرە خوشکێکی ئەگەر پارچەیە قوماش بکڕێیان نمرەیەکی بەرز بێنێ ئەوان دڵیان خۆشە بەیەکەوانێ کەچی ئەم لێرەوانێ ئەچێ شتێک دروستەکە بەس دەبەرەوەی ناخۆشیێک بخاتە بینەوە و یعنی کێشەکە گەورە کات و ئەو خۆشییان لێ تێک بات. یعنی ئەگەر خوشکێکی با بڵێن کەسێکی نزیکتان شتێک کات ئەم پێی ناخۆشە بۆ هەموو کەسێ باوەڕەکەی بۆ هەموو کەس پێی ناخۆشە بۆ خۆم بەشی تۆ ناخۆن کچی من بۆچی وڵا ئەوان لەگە من خراپن هەستەکەم ئەم زیاتر ئەوانی خۆشەوێ هیچ منی خۆش نایەوە هەر باسی ئەوانەکە دوعای هەر باسی ئەوانەکات و ئەی باسی ئەوان ناکات کات چەند لەگەڵ منە خراپن ینی ئێستا گلەیی لە تۆشەیە کە گوایە تۆ لایەنگیری خوشیەکانی ئەڵێ ئەوێ سا و هەستێکی لا دروست بووە تۆ ئەو خۆش ناوێ شتی وە هەیە ینی فەرق و جیاوازیەکەی لە نێوانیان. وەڵی دکتۆریان دایک و باوک خۆتۆ خۆشت باوکی منیش دایکم هیچ جیاوازیەک لە بینی یعنی ناتوانانی جیاوازی لە بینی جەرگەکان تا بکەیت بەس ئەم خۆی ئینکارە کە لە ڕقە بە قسەی خەڵک ناکە بە قسەی کەس ناکەم خاتونجان بەڵام لەوانەیە تۆ شیرین خان لە بۆچوونی خۆتەوە سەی دەکەی بەڵام وەڵا هەیە دایک و باوکێ جیاوازیەکات هەیە بەڵام ئیشەڵات تۆ لەوە بەڵام شعورە تۆم هەستە لە کێوە تۆ کچی من کە هەستەکەی فەرق و جیاوازیەکات چۆن بەچی ئازاری ئەم هەر زیاتر پشتی ئەوانە کرێت هەرچێکی پێ بڵێن بڕوا بەوانەکە بڕوا بە من ناکات ئەتێ بەردەوام ئەوان بەڕاست ئەزانێت یعنی من بەڕاست نازانێ. ئەخ دکتۆریا ئەم کێشەکان دروستەکە ئەوان ئەیبیان نییە بەخوا ئەم کێشەکان دروستەکات بێت ناڵێم دای من غەمبارە دای من بێتاقەتە قسەشی لەگەڵاکە ئەڵێ بۆ وای ئەو یەکسەر ئەچێتە ژوورەکەی و دەگاکە داخات و چ قسە لەگەڵ کەسان ناکە. یاخرەوەی ساوەڵێ دایکم ئەوانی خۆشەوێ هەر من بە هەڵەدانێ هەر پشتی ئەوان نەگرشتی وا هەیە ئەخر ئەمیش ئینکارە ئەمیش کە لە ڕقە ئەمیش بە قسەی کەس ناکە.